وەک ڕێکخراوی مرۆڤ دۆستی شەهید جەعفەر لە درێژی کار و چالاکیەکانمان لە شاری کۆی خۆشەویست سەردانی سنتەری مادمان کرد بۆ نەخۆشیە گوازراوەکان کە تایبەتە بە توشبوانی کۆرۆنا بە مەبەستی گەیاندنی هەندێک پێداویستی پزیشکی وەکو ئەرکێکی سەرشانی خۆمان هەوڵی جددی ئەدەین بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەی کە ئەمڕۆ بەبەر چاومان کەوت و ئەوەی لە توانامان بێت ئەیکەین. بەناوی بەڕێبەرایەتی گشتی تەندروستی کۆی سوپاسی ڕێکخراوی مرۆڤ دۆستی شەهید جەعفەر عەبدولواحید دەکەین ئەمڕۆ هەڵسان بە هەندێک دابینکردنی پێداویستی پزیشکی و هەندێک دەرمان کە بۆ بەشی سنتەری ماد لە کۆیە بۆ ئەو نەخۆشانێک کە تووشی کۆرۆنا دەبن وەک بەڕێبەرای گشتی سوپاسیانەکەن و سوپاسی هەموو ئەو ڕێکخراو لایەن و جیهەتانە دەکەین کە بەردەوام هاوکارمان بوون. ئەو سنتەرە ضرورەتێکی زۆر گەورەی هەیە ئەگەر جێبەجێ بکرێ و هیوادارین جێبەجێش بکرێت لە ڕێی ڕێکخراوەکان و لە ڕێی سەرمایەدارەکان و یاخود لە ڕێی بەڕێوەبەراتی گشتی تەندروستی کۆی هیوادارین هەوڵەکی جددیمان بۆ بدەن بۆی کارگەیەکی ئۆکسجینمان بۆ دابینکەن لەبەر ئەمە کێشەی ئۆکسجینمان بە بەردەوام هەیە بەڕاستی.